بێگومان مێژووی کورد پڕپڕە لە چیرۆکی تراژیدی کە هەوێنی دەیان شعر و چیرۆک و ڕۆمان و دەیان بەرهەمی ئەدەبیە و زۆرێک لە هونەرمەندان و نووسەران هەوڵیان داوە یاخود ئەم چیرۆکانە لەناو بەرهەمەکانیاندا ڕەنگی داوەتەوە. لە ئێستادا یەکێک لەو نووسەر و ڕۆمان نووسانە زۆر بەڕێز محەممەد فەرێق حەسەنە کە ڕۆمانێکی نوێی بڵاو کردوێتەوە بە ناوی ئامێزی گورگ کە ئەم نووسەرە یەکێک لە ئەو نووسەرانەیە کە تا ئێستا زۆرترین چیرۆک یاخود کورتە چیرۆکی لە مێژووی کورد نووسیوە و هەروەها یەکێک لە خەڵاتە گرنگەکانیشی بەدەستهێناوە کە ئەویش خەڵاتی چیرۆک نووسی کوردستانی گەورەیە کە دواتر قسە و باسی زیاتری لەسەرەکەین. زۆر بەڕێزیان لە ستودیۆی کورسات مەگەزین میوانمانن قسە لەسەر ناوەڕۆکی ڕۆمانەکەی بەڕێزیانەکەین. کاک محەممەد بەخێربی سەرچاومان بەخێربی زۆر سپاس دەکەم. لە ناوی ڕۆمانەکە تۆ دەست پێەکەم ئامێزی گورگ. ئامێزی گورگ گزارش لە ئەوەکە ئافرەتێکی خانومانی کورد کە مامۆستایە هەم قوتابی ماستەریشە ئەکەوێتە دەست ئەمیرێکی داعش. ئەکەوێتە دەست ئەمیری داعش یعنی ئەمیری داعشەکە وەکو با بڵێن گورگەکەوایە و ئەو کچە جوانە ئێزیدیە خانومانە خوێنەوارە ڕۆشنبیرە وەک لەو هینا هەیە وەک لەو ڕۆمانە هەیە کەوێتە دەست ئەو داعشە ئەو بۆ شێوەیە من گزارشم لێ کردو وەکو وێنەیەکی شیعریە. بەڵێ مامۆستا ئەمە یەکسەر با بڵێن چیرۆکەکەت وەکو ڕۆمانێک داڕشتەوە یان پێشتر وەک با بڵێن کورتە چیرۆکێک نووسی دوایی هەوڵتدا کە بکەیتە ڕۆمانێک؟ خۆی باسی کورتە چیرۆکە کرد. کورتە چیرۆک پەیوەندی هەیە هەمیشە لەگەڵ ڕۆمانە. ئەتوانین بڵێن ڕۆمانێک کە بریتی ئەمە بە دەبەشە ئەتوانین هەر بەشێکی بڵێن کورتە چیرۆکێکە، بەڵام کورتە چیرۆکەکان پەیوەندیەکی مکۆمیان بەیەکەوە هەیە و یەک تەواوکەریەکی ئەوی ترە. من کە دەسم پێ کردووە هەر لەسەرەوە لە ئەلفەوە دەسم پێ کردووە یەکسەر بە کۆمپیوتەری شەینووسم نەک بە قەڵەم هەتا کۆتایی و تەبان چەند جارێکی زۆر پیاچوومەتەوە بۆ ئەوی هەڵەبژێری بکەم ویانی وەکو ڕۆمان نووسیومە. بەڵێ مامۆستا بیرۆکەکە لەکوێوە هاتووە و بیرۆکەکەی یعنی تیمە بێگومان هەموو چیرۆکەیە هەموو ڕۆمانە ئەبێت تیمەیەکی هەبێ. جاری وا هەیە بیرۆکەیەکی هەبێ، جاری وا هەیە چەند بیرۆکەیەکیشی هەیە. بیرۆکەی ئەم ڕۆمانە باسی ئەوەکە کەوشە بۆی هەیە گەلێ جار زاڵ بێ بەسەر چەکە، وتار بۆی هەیە زاڵ بێ بەسەر کامچەکەی زۆر بخۆتە. کارکتەری یەکەمی ئەو ڕۆمانە ئەبوو خالیدینەوە هەمیشە سێ چەکی پێەیە، کۆڵە شمشێرێک لەگەڵ دەمانچەیەک لەگەڵ تفەنێکی لوو لە درێژ نیشان شکێنە. ئەم کچەش کە ئەو داگیری کردو ئەوێبی کا بە کەنیزە ئەم هیچی پێ نییە چەک پێچگە لە وشە، بەڵام لە کۆتاییە وشە ئەیباتەوە. هەڵبەتە ئەمە یەکەم جار نییە وشە بیباتەوە دایلۆگ بیباتەوە. خۆ چەکی هەموو پێغەمەران بڵێن چەکەکەیان چەکی حەزرەتە ئیسا چی بوو هەر وشەکانی بووە. چەکی فەیلسوفەکانی دنیای تر هەر لە ئەرستۆ و سەقراتە و تاکو فەیلسوفەکانی ئێستا چی بووە هەر بریتی بۆ لە وشە. ئەمە بیرۆکەکەیە کە ئەڵێ بۆی هەیە وشە وتار زاڵ بێ بەسەر زمانی چەکە. زۆر باشە. لە ڕووی تەکنیکیەوە ئەم بەرهەمەت چ جیاوازیەکی هەیە لەگەڵ ڕۆمانی پێشووترتە کە ناوی کچانی مەلەکە؟ کچانی مەلەک تاوس. کچانی مەلەک تاوسم بە جۆرێ نووسیوە کە بریتیە لە دیمەنی کورد ئەو دیمەنانە خێران، ئەو دیمەنانە جوڵەی تایە بە زمانی سینەما ئەکشنی تایە، ئەو دیمانانە کەمترین دایالۆگی تایە چونکە سینەما پێویستی بە دایالۆگ نییە. سینەما زمانی وێنەیە خۆت لەوێ قسە ئیشەکەیت وێنەکان ئەبێ قسە بکات تۆ ئەبێ وەکو سینەماکارێت چاوی بینەر پڕ بکەی لە وێنەی جوان نەک
گوێی پڕ بکەی لە وشەی زلزل ئەوە وای نووسراوە بۆ ئەوەی بکرێ بە فیلمێک هەر ئێستا خۆی ئامادەیە بە خۆم بڵێن سیناریۆکەی بۆ نووسم ئامادەیە بە فیلمێک چی کورتی چاک چونکە دیمەنەکان وەکو ئارزمکردن خێران وتاردان وشتی وای تیان نییە هەمووی وێنەی کەوا سەرنج ڕاکێشن بەڵام ئەم ڕۆمانە بەچوانەی ئەوەیە گرنگی بە دایالۆگە خۆی هەمووی لەسەر دایالۆگ بەڵگە دایالۆگ لە بینی ئەو کچاکە نای باسایە لەگەڵ ئەبوو خالید کە ئەمیرێکی داعشە دائیمەن لە گفتوگۆیان ئەو چەنەزەری خۆی پێڵەویش و چەنەزەری خۆی پێڵێ لەبەرەوە ئەم بە زمانێکی دایالۆگ نووسراوە ئەو بە زمانێکی وێنەی لە دوای یەک ئەم ئەوەندە جوڵەی تیانەیە ئەمەگەر ئامادەش بکرێ بۆ شانۆگەری ئەبێ چکە خۆتە زانی شانۆگەری زیاتر پشت بە دایالۆگە بەستێ. خۆت باسی وێنەت کرد لە سینەمایە ئەوترێت کە وێنە قسەکات بگومان ناو ئەم ڕۆمانە پڕپڕێتی لە وشە و لە چیرۆک وشە ئەتوانێ وێنە دروست بکات؟ وشە تۆ وێنەکان بە وشە دروستەکەی وێنەکان بە وشە دروستەکەی بەڵام لە دوایە بڵێن بۆ نمونە باسی کەسەیەکەی بە شاخی گۆژە سەرەکەی و ئارەقی کردوتەوە تۆ ئەمە بە وشە وایەنووسی ئارەقی کردوتەوە گۆچانێکی پێ لێوی وشک بۆ ینی تینوێتی پشتی کۆماوەتەوە ئارەق بێرایەتە خوارەوە ینی ئەوە بەڵام ئەمە بە وشەی نووسی بەڵام ئەو لە کامێرەمانی فیلمەکە پێویستاکە هیچ قسە بکە هیچ قسەیەکی تیا بکە دەموچایی فشانە کە ئارەقی پیازێتە خوارێ و لەوی فشانە کە وشک بۆ ینی تینوێتی کۆم بۆتەوە ینی ماندوو بووە ئیتر ئاوازە ئەوڵجا تۆ بە وشەی نووسی بەڵام ئەوەی کابە وێنە. زۆر باش مامۆستا تۆ چۆن پۆڵێنی ئەم ڕۆمانەتەکەی ئەم ڕۆمانەی تۆ ئامێزی گورە جۆرە ڕۆمانێکە تازەترین جۆری ڕۆمان و ڕۆمانە لە دنیا کە تا ئێستا گەیشت بێت بڵێن هوەری ڕۆمانوسین پێگەی بێ هەر ئەوەی تۆ بیت کچێکی کورد کە ئەکڕێ و ئەفرۆشێتەوە سیاری لەسەر داناوە بە کەنیزە کراوە بە ئینسان حساب ناکرێ تۆ هەر بەس ئەوەی ئەو بکەی بە کارکتەری یەکەم ئەی کارکتەر وەک لە ئەوروپا پێڵێن یا لای خۆمان پێڵێن شاکەس بیکەی بە شاکەس لە ڕۆمانەکە هەر ئەوە خۆی لە خۆیان ئەیباتە بڵێ یعنی کەسی یەکەمی دەقەکە هەر ئەوە خۆی ئەیکات بە دەقەکەکە بە دەقێکی پۆست مۆدێرن ئەمە بێجگەلەوە ئەم هینە هوەری زۆری تیا لە سەرەتاوە ناجێڕمە بن وەکو حکایەت ئەگەر بیژێڕیتەوە بێ بە حکایەت لە سەرەتاوە بیجێڕیتەوە بۆ کۆتایی یانی لە ئەلفەوە بیگەڕیتەوە بۆیان نەخێر لە ناوەڕاستە و دەستپێکە ئەچێتەوە بۆ سەرەتا یەتەوە بۆ ناوەڕاست ئەچێتەوە بۆ سەرەتایەوەتەوە بۆ کۆتایی ئەچێتەوە بۆ سەرەتا دوایەوە من لە هەندێ هوەری تریشا دەستمە بۆ یەکەم کتێب لەسەر هوەری شێوەکاری کورد من نووسیومە ناوی هوەر و مەسەلەکانی سەردەما بەهەر بۆ معلوماتی ئێوە ساڵی 1985 لە چیا چاپ بووە ئەوە یەکەم کتێبە لەسەر هوەری شێوەکار هوەری شێوەکاری زۆر تایە تا تایەتی وەکو تابلێ هوەری شێوەکار هەربیل بەم مناسبەتەوە یەکەم فیلمی سینەمای کوردی 35 میلیم من چیرۆک و حیوارەکەی نووسیەوە ناوی نێرگیز بوو چی کوردستانە یعنی لە زمانی سینەماش ئەزانم زمانی سینەماشی تایە ئەنجا کە خوێنتەوە هەستی پێیەکەی کە ئەم زمانە زمانی سینەمایە ئەمە جگەلەوەی ڕۆمانێکی پۆلیڤۆنیە یعنی چی پۆلیڤۆنی یعنی کۆمەڵێت دەنگە نەک هەردوو دەنگ تەنها داعشێک و تەنها کچێکی بە کەنیزەکرا و نەخێر کۆمەڵێت دەنگیشی تایە لەو ڕەواکە لە ترسی داعشڕەوەکەن هینی تایە شیعی تایە شیعەکە بەنەوەیەکی تر بۆ ئەو مۆزوعە ڕوانێ بۆ ئەو بارودۆخە ڕوانێ کە یەزید خانی تێکەوتووە هەر لەو هینا مەسیحی تایە چونکە مەسیحەکانیشیان ڕاونا ئەوانیشیان نەکرد بەسی مەسیحەکە بەنەوەیەکی تر ڕای خۆی دەرەبڕێت و ئەیڵێ هەروەها یەزیدیەکان خۆیان هەرویەک و چەنەزەریان نییە لەسەر ئەو مۆزوعی ئەنفالکردنە کۆمەڵێک بەو شێوەیە بۆ بە کۆمەڵێت دەنگ ئەخوتۆکە ئاگات لە کۆمەڵێت دەنگە لەناو ئەو هێنا لەناو ئەو ڕۆمانە لەبەر ئەوە ڕۆمانێکی پۆست مۆدێرنە
زۆر باشە کەواتە بچیە بزانین کە ئەم ڕۆمانێکی پۆست مۆدێرنە بەوە کە ئێستا کە باسم کرد کە جارێک کۆمەڵێت دەنگە نەکە تەنها دوو دەنگ قسە بکە تۆ جۆ لە دەنگی جیاوازە بێ حتا بەرامبەر بە داعشەکان حتا بەرامبەر بە ئەنفالی یەزیدیەکان و بەوە کە زمانی سینەمای تێکەڵبوو بەوە کە هونەری شێوەکاری و تابلۆ ڕنگ و چی ئەوانێک تێکەڵبوو بەوە کە هەمیشە گەڕانەوەیە بۆ دواوە وەکو حکایەت ناگێڕمەوە چونکە حکایەت لە هەموو دنیا وەکویەکە حکایەت کە هەمووی وەکویەکە بڵێن لە کوردیاڵێ یەکێک هەبوو نەبوو کەس دەخوا گەورەتر بوو ئەمە بە ئەنگلیزیە بێ وەنس ئەپۆن ئە تایم بە دانیمارکیە بێ ڕۆژێک لە ڕۆژان ئەبێ بە دەڤاینگان بە فارسیە بێ یەکی بوو یەکی نەبوو بە عەرەبیە بێ ئەبێ بە کان یا ماکان فی قەدیم الزەمان هەموو یەک معنای هەیە یعنی چی یعنی ئەم حکایەتە لە کۆنیە ئەوە کۆنە کەسمان نازانین کەیە و نازانین لەسەر چ عەرزێکیش ڕوویەوە بەڵام ئەمە ڕۆمانە و حکایەتی فۆلکلۆر نییە و ئەدەبی زارێکی نییە ئەمە ڕۆمانە و هەموو شتەکان کات و شوێن دیارە کات 2014 ئابی 2014 کە سێی ئابی 2014 داعش شاڵایی برد بۆ سەر ئێزیدخان شوێنەکە ئێزیدخانە یعنی هەموو شتەکان دیارن وەکو عەرزشم کردی کە گەڕانەوەکە جێڕانەوەیەکە کە ئەچێ ئەیباتە خانەی پۆست مۆدێرنەوە زۆر باشە مامۆستا چێکیش کارکتەری یەکەمە گرنگە چیرۆک نووسیان شێوەکار پەیوەندی بە هونەری شێوەکاریەوە هەبێت زۆر پێویستە بەڵێ زۆر پێویستە چۆن پێویستە ئێستا بڵین ئەگەر بڵین بۆ نمونە تۆ ئەتەوێ کارکتەری چیرۆکەکە ئافرەتە ئەتەوێت دەستێ جلی بکەیتە بەر ئەگەر لە هونەری شێوەکاری نازانی چی بکەیتە بەر جلەکان کام ڕەنگانە لەگەڵ یەکتریا ئەگونجێن کام ڕەنگانە لەگەڵ یەکە ئەگونجێن بۆن گونجاندنی ڕەنگەکان دوایەوە لەوانە بازێشت هەیە وەک تابلۆیەک باس کراوە تابلۆیەک کە فیگەرەکە ئەکەوێتە ناوە ڕاستەوە فیگەرە سەرەکیەکە فیگەرە وردەکانی تریش لە خزمەتی فیگەرە سەرەکیەکان ئەمە تابلۆی ئەم تۆشتی وا بینی لەوێ تابلۆ بینی کە فیگەرێکی سەرەکی هەیە و کۆمەڵی فیگەری کوچووک هەیە هەموو لە خزمەتی ئەو فیگەران و ئەو ڕەنگانەش کە ئەیبینی هەموو ڕەنگە کە یەکێک ئەو وێنەی ئەو دەشت و دەرەی یەزیدخانەی کێشاوە ئەو نێرگزە جاڕی کێشاوە کە لەوێ باسەکرێ ئەو مەزرایانە ئەوێ کێشاوە هەر یەکسە سیری دەڵێ ئەمە لە هونەری شێوەکارە زانێ ئەو زانێت چۆن ڕەنگەکان بەکاریانێ ئەزانێت چۆنیانە گونجێنە لەگەڵیەکە مامۆستا بە پراکتیکی هیچ تابلۆیەکت هەیە؟ نەوڵای تابلۆم نییە بەڵام هەر یەکەم کتێبی لەسەر ئەوە نووسی بۆ هەموو شێوەکارەکانی لای خۆمان علی لەتیف علی جۆڵا علی کەریم بۆ نمونە لەسەر هەموو ئەمانە نووسی و پێشە خۆشیان پێیان قایل بوو پێ قایل بوون کاتی خۆی بەرنمەیەکم هەبوو لە ئاڵای ئازادیە گۆشەیەکم هەبوو لە لاپەڕی کۆتاییە جا لاپەڕی کۆتایی ڕۆژنامە زۆر گرنگە وەک لاپەڕی یەکەم وایە ناوی هونەرمەند و کەڤاڵ بە بادینانی ینی لەو حەفەنیە جا ئێمە پێڵێن تابلۆ ئەنگلیزیە و ئەوروپاییە هونەرمەند و کەڤاڵ ئەو هەر جاری یەک تابلۆی هونەرمەندێک مەهێنا و لەسەری قسەما کرد ئەو ستونێکیم لەسەر نووسی اینجا هیچ کە لێرە بووم لە کوردستان هیچ هینێکی شێوەکار نەبووە پیشانگایکی شێوەکار نەبووە نەچم و بازێکیشی لەسەر نووسیوە زۆر باشە مامۆستا تۆ بە بەراورد بە نووسەرانی تر یان هاوڕێکانیشت زۆرترین کورتە چیرۆکت هەیە پەیوەندی کورتە چیرۆک یاخود با بڵێن ئەگەر بەراوردێک بکەی لە نێوانی کورتە چیرۆک و ڕۆماندا خاڵی هاوشێوەیان چی و جیاوازیەکانیشیان چی؟ چیرۆک و لەگەڵ کورتە چیرۆک و لەگەڵ ڕۆمانە تەواوکەریەکەن تۆ سەیری کە هەموو ڕۆمان نووسەکانی دنیا بە چیرۆک دەستیان پێکردووە ئێستا ئەرنست هێمەنگوای کە نۆبڵی وەرگرتووە مەشهورە 200 کورتە چیرۆکی نووسیوە حتا لۆیچی براندیلۆ کە شانۆنووسە شانۆیش هەر ئەدەبی جێڕانەوەیە وەکو ڕۆمان ئەوە 500 دانە کورتە چیرۆکی
چیرۆکی نووسیوە کە ئەسەن کورد خۆی دووسێ جار 500 دانە چیرۆکی هەیە. ئێستا هاڕۆکی مەڕۆکامی ڕۆمان نووسێکی زۆر بەناوبانگی یابانە، ڕۆمانەکانیشی بەشی زۆری کراون بە کوردی. ئەوە هەر ڕۆمانێک کە ئەنووسێت دوای ئەوە کۆمەڵە چیرۆکێکیش بڵاو کاتەوە. جا بۆچی ئەمە مامۆستا پەیوەندی بە چیەوە هەیە؟ پەیوەندی بە چیەوە هەیە؟ چونکە ئەو ڕەگەزانەی لە ڕۆمانە هەیە، ئەو ڕەگەزانەش لە چیرۆکە هەیە. بڵێن لە چیرۆکە کات هەیە، شوێن هەیە، کارەکتەر هەیە، تیمە هەیە، ینی باسی چیەکە. عینێن ئەو شتانە لە ڕۆمانیشە هەیە، بەڵام لە کورتە چیرۆکە لە کورتی ئێبرێتەوە کارەکتەرەکان بریتین لە کارەکتەرێ یان دوو کارەکتەر، بەڵام لە ڕۆمانە دەیان کارەکتەر. ئەجا کاتیش لە کورتە چیرۆکە کاتێکی کەمە، تۆ چەند چرکەیەک چەند سەعاتێ لە ژیانی کەسێکەگریت، بەڵام لە ڕۆمانەکە ئەتوانی سەردەمێ باسکەی، سەردەمی شێ مەحمووەکەی بە ڕۆمانە، سەردەمی ئەنفالەکەی بە ڕۆمانە. ئەمە سەردەمی ئەنفالی ئێزید خان بۆ بە ڕۆمانەیە. ئەمە لە چەند هەفتەیەکە زەمانەکە، بەڵام زەمەنی کورتە چیرۆک کەمە، بەڵام هەمویان پێویستیان بەوە هەیە کات دیار بێ، وەکو ئەرزم کردی شوێنش دیار بێت، چونکە ئەگەر کات و شوێن دیار نەبێ وەکو حکایەتی لێیە کە تۆزێ باس لەمە پێش باس کرد، وەکو حکایەتی لێ ئەبێ کاتەکەی دیار بێ، ئەبێ شوێنەکەی دیار بێ، ئەبێ شەخصیاتەکان هەموو بۆ بوعدەکانیان هەبێ، بۆ ئەدی کۆمەڵایەتیان، بۆ ئەدی ئیجتیماعیان، شکلیان خۆیان چۆنە، دوایەوە خوێنەر و تەحسیلیان چۆنە، چووکە بێ هەر کەسە بەقەدەر وەزنی خۆی قسە بکە. مەسەلە پینەچیە کە هیچ خوێنەواری نییە، ڕێزم هەیە بۆ پینەچیەکە، هیچ خوێنەواری نییە، ناتوانێت نابێ وەکو نابێ بەراوردکە لە بینی هیگڵ و مارکسە، چۆنە بێت قسەی واوکە لە ڕۆەوە بێتە کۆمیدیا، ئەبێ کەواتە ئەبێ هەر شخصیەتێ بەخەر خۆی قسە بکات و ئەمانە هەموو لە هەردوو ڕەگەزەکە هەندوایەوە کورتە چیرۆک وەک فەسڵێکی ڕۆمانە وایە، وەک فەسڵە، چونکە ئەوەی لای من پاژێک، ینی ئەسا ئەوە دە پاژە. ڕۆمانەکە هەر پاژێک و باسی شتێکات، باسی شتێک لە ڕۆمانەکە، بەشی لە ڕۆمانەکە، بەڵا کورتە چیرۆک وەکو بەشێک لە ڕۆمان وایە. هیچ ڕۆمان نووسێ سەرکەوتوو نابێ ئەگەر بە چیرۆک دەسی پێ ئەگەر یەکسەر بە ڕۆمان دەست پێ بکات. ئەوە ئەوە لە نمونەکەی لە کوردستانە دیارە هەموو ئەوانەی کە چیرۆکیان نەنووسی و دەستیان کردو بە ڕۆمان نووسین لەگەر ڕێزما بۆیان هیچیان سەرکەوتنیان بەدەست دەهێنەوە. زۆر باشە. کۆتا پرسیارم مەرجەکانی ڕۆمانێکی سەرکەوتوو چییە مامۆستا؟ وەڵام مەرجەکانی ڕۆمانێکی سەرکەوتوو ئەوەیە کە ئەو مەرجانەی ڕۆمانی سەرکەوت ڕۆمان ئەبێت تایە بێ. لە پێش هەموو شتێکە ڕۆمان و ئەدەب هەموو بەگشتی بریتە لە زمان. ئێمە زمان بەکارێنە، وەک چۆن کەرەسەی بینە بریتە لە خەشت و چی من تۆ نازانم گوێچ و ئەمانە کەرەسەی هەموو ئەدەب بە ڕۆمانیشەوە زمانە. جا زمان زۆرترین ڕووبەر لە بەکارێنێ. ئەگەر لە چیرۆکێکە تۆ ئەگەر 500 وشە تێپەڕیترە بێ بە کورتە چیرۆک، بەڵام ڕۆمان بۆی هەیە ئێستا ئەو ڕۆمانە 26,000 وشەیە، ڕۆمانە بۆ هەیە 100,000 وشە بێت. جا ئەگەر ئەبێ بەرزمانێکی چاک بزانێ، ئەگەر زمانەکەی زمانێکی خراپ بوو، زمانێ بوو هەڵەیتیا بوو، ئەسڵەن لە ئەوڵەوە ئەوە بە ڕۆمان حساب نییە و هی ئەوەیە دوو لە ڕووی ئەو جۆگەر و ئەوانەی کرد ڕۆمانوسی باشن ئەگەر ئەبێ بخرێتە تەنەکەی خۆڵەوە، ئێستاش نەکرێ لە مستەقبەلە ئاخرێتە تەنەکەی خۆڵەوە، چونکە زەرەری لە ئێمەوە، زەرەری لە کورداوە، زمانەکەی تێگە. ئەمە یەکێکە لە مەرجە سەرەکیەکان کە ئەوەی زمانی باش نەبێ بۆی نییە ڕۆمان بنووسێت، زمانی کوردی نەزانێ بۆی نییە ڕۆمان بنووسێت. ئەمە یەکێک. مەرجەکانی تر ئەوەیە بێ کەرەکتەرەکان معلوم بن، ئەبێ کاتوش کەرەکتەرەکان ئەبێ هەر کەسە بە پێی وەزنی خۆی و شوێنی کۆمەڵاتی خۆی و ئەبێ تۆ کەرەکتەرێکە دروستەکەی ئەبێ لە مناڵیەوە بیهێنی، چۆن بۆ مامۆستا، هەتا بۆ مامۆستا، چۆن بۆ مامۆستا، هەتا بۆ پێشمەرگەیە، چۆن بۆ پێشمەرگە، لە خۆتەوە هەڵی نەتۆخێنی. ئەبێ ئەو کەرەکتەرە دروستکردنی کەرەکتەر کەواتە زۆر گرنگە.
اینجا کات و شوێن ئەمە زۆر گرنگە لە حکایەت تاوەکو تۆزە لەمە پێش باسمان کرد هیچ کات و شوێن دیار نییە بەڵام کە ئێمە چیرۆکی لە خەومای جەمیل سایی بە خوێنینەوە چیرۆکیی درێژە ئەزانین کە کاتەکە سەرەتای سەدەی 20 سەردەمەکە سەردەمی مەلیک مەحموودە رەخنە لە حکوومەتەکەی شێخی نەمر ئەگرێ ئەم ڕۆمانە ژاواسە ئەم ڕۆمانەی من بە معلومە باسی یەزید خانەکە ناوچەی ئێزید خانەکە خۆیان وای پێڵێن بە ناوچەکە بە ئێزید خانەکە ساڵەکانیش دیارە ساڵی 2014 زەمانەکەش دیارە ئەوە شتە سەرەکیەکانە لە ڕۆمانە دەستەکانت خۆش بێ مامۆستاگیان زۆر سوپاس بە زانیاریەکانە جارێکی تر بەخێر بێ زۆر بەڕێز محەممەد فەریق ڕۆمانوس سپاس دەکەم جارێکی تر بەخێر هاتی